لوتکەی عەرەبی و ئیسلامی و ئەمریکی لە ڕیاض کە زۆرێک بە لوتکەیەکی سیاسی و سەربازی و ئابووری ناوی دەبن ململانیەکانی نێوان هەردوو بەری سوننە و شیعی لە ناوچەکەدا چەقتر کردەوە. هەریەک لە سەرۆکی ئەمریکا و شای سعودیەیش بە لێدوانە توندەکانیان ئاگریان لە دڵی بەرپرسانی ئێران بەردا. لوتکەکە لە بەیاننامەی کۆتاییدا دەستخۆشی لە خواستی دابینکردنی هێزێکی یەدەک کرد لە ساڵی 2018دا کە لە 34,000 سەرباز پێک دێت و ئاماژ لە پێکهێنانی پشگیریکردنە لە ئۆپراسیۆنە سەربازیەکانی دژ بە داعش و گروپە توندڕەوەکان لە سووریا و عێراق لەگەڵ چەسپاندنی ئاشتی و ئاسایش لە ناوچەکەدا. هەر لە بەیاننامەکەدا جەخت لەسەر گرنگی بنیادنانی هاوبەشێکی تند و تۆڵ لە نێوان ئەمریکا و 50 وڵاتی عەرەبی و ئیسلامیدا کرا بۆ ڕیشەکێشکردنی بیری توندڕەوی و وشکردنی سەرچاوە داراییەکانی گروپە توندڕەوەکانی ناوچەکە. ڕێگرتن لە دەزوەردانی ئێران لە کاروباری ناوخۆی وڵاتانی کەندا و ناوچەکە بەشێکی زۆری بەیاننامەکەی گرتبوو. سباقا في مجال التعاون والتواصل لجميع الأصدقاء والشركاء. وڵاتانی بەشدار بوو پابەتبوونی خۆیان بە چڕکردنەوەی هەوڵەکانیان بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکە و جیهان دووپات کردەوە و بەردەوامبوونی ئێرانیان لە دەزوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتان سەرزەنش کرد و هۆشداریاندا لە مەترسی پرۆگرامی موشەکی دوورهاوێژی ئەو وڵاتە. لە کۆبوونەوەکەدا بڕیاریشدرا ناوەندێکی جیهانی بۆ بنبڕکردنی بیری توندڕەوی لە شاری ڕیاض لە ژێر ناوی میانڕەوی بکرێتەوە. دۆناڵد ترامپ سەرکردەکانی وڵاتانی عەرەبی و ئیسلامی هاندا ڕیزەکانیان یەک بخەن و هەریەکەیان لای خۆیەوە بەشدار بێت لە شکستێنان بە چەکدارە ئیسلامی توندڕەوەکان و دەرکردنیان. وتیشی تیرۆر لە سەرجەم جیهاندا تەشەنەی کردووە. هەر بۆیە ڕێگەی بەرەو ئاشتی دەبێت لێرەوە لەسەر ئەم زەویە پیرۆزە دەست پێ بکات. داواشی لێکردن ئەو کەسانە دەربکەن کە بیری توندڕەوی لە مزگەوت و کۆمەڵگەکانیان بڵاو دەکەنەوە. بەڵام بەرامبەر بە ئێران ترامپ بەدڵی دەسەڵاتدارانی سعودیە قسەی کرد و ڕایگەیاند ئێران سەرچاوی تیرۆر و کۆمەکردنی گروپە چەکدارە ئیسلامی توندڕەوەکانە و دەبێت سنوورێکی بۆ دابنرێت. لای خۆشیەوە سەلمان بن عەبدولعەزیز شای سعودیە ئاماژەی بەوە کرد ماوەی 3 ساڵ دوور بوون لە هەموو جۆرە تیرۆر و تونند و تیژیەک تا ئەو کاتی خومەینی لە ساڵی 1970دا دەسەڵاتی لە ئێراندا گرتە دەست. لە یەکەم کاردانەوەیدا لەسەر لوتکەکە و بڕیارەکانی محەممەد جەواز زەریف وەزیری دەرەوەی ئێران ئەمریکای بەوە تۆمەتبار کرد کەچەکی بە گروپە تیرۆریستیە مەترسیدارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فرۆشتووە و هەستی ترس و تۆقین بەرامبەر بە ئێران لە ناوچەکە بڵاو دەکاتەوە تا وڵاتە عەرەبیەکان قەناعەت پێ بکات کە مەترسیان لەسەرە و چەکیان پێ بفرۆشێت. زەریف ڕخنەی توندیشی لە هەڵوێستەکانی سعودیە گرت بەرامبەر بە ئێران وتیشی ئەمریکا هاتۆتە سعودیە تا ئەو وڵاتە بدۆشێت و زنجیرێک گرێ بەس بە بەهای 480 ملیار دۆلار لەگەڵیدا ئیمزا بکات. کاروان شێخ محسن NRT